بۆیە موسا لە قیامەتا کە زینەوە بێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەبینم موسا بە پای عەرشەوەیە نازانم پێش من هەستاوەتەوە یان دوای من چکە بۆ ئەم پانیکەی ئەم ساعیقەی کە لە دنیا توش بووە ئەبێ بەقەرە بووی ئەوەی کە لە قیامەتا ڕووەدا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئایزان و خۆشەویستان، لەم ڕۆیا باسێکی بە پشتیوانی پەروەردگار هەستیاری سنووردارەکەین. ئەو هەستەوەرانی خوای گەورە بە ئێمەی بەخشیوە هەمووی هەستەوەری ئەسڵین و ڕەسینن و ئەوەیە کە ئینسانە بەسێتەوە بە چواردەوری خۆیەوە. لەبەر ئەوە خوای گەورە پێمان بڵێ ئەم هەستەوەرانم کە پێبەخشیون ئەمە سەرچاوەی علمی ئێوەیە. والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة. هەموو ئەندامەکانی پێبەخشین، بەم ئەندامانش توانیتان شتی تر کەشف بکەن لە دنیاە. بۆیە ئەم ئەندامانە هەرچیەکت پێکرد کابرا ئەڵێ بەگوێی خۆم جۆم لێ بوو، بە چاوی خۆم بینیم، بە دەستی خۆم دەسم لێیە، بە زمانی خۆم چێشتم، خۆم بۆنم کرد. کەواتە هیچ گومانێکی لەمانە نامێنێ، بە تایبەتی ئەگەر چاو و گوێ پێکەوە کۆ ببنەوە ئیتر هیچ گومانێک لەسەر ئەوە نامێنێتەوە کە فعلاً ئەو ئینسانە شاید بۆ لەو شتەیە و بینیوێتی. بەڵام لە دنیاە دوو جۆر عالەممان هەیە. عالەمێکیان پێوترێ عالم الغەیب، عالەمێکیان پێوترێ عالم الشەهادە. ئەم عالەمی شەهادەیە ئەوەیە کە ئێمە ئیبینین، ئەوەیە کە هەستی پێەکەین و بەرکەوتنمان هەیە لەگەڵیە، یاخود یەکێ بینیوێتی و بیستوێتی و بۆمانەجێڕێتەوە. گرنگەوەیە بەڕاستە و خۆ یان ناڕاستە و خۆ ئەتوانین بەم شتانە بگەین. بەڵام عالەمی غەیب ئەوەیە کە ئێمە نایبینین. بۆ نمونە چاوی تۆ لە سنوورێکە ئابینێ، گوێی تۆ لە سنوورێکە، بۆنی تۆ، هەستی تۆ. ئەگەر وانە باید چیە بوو؟ ئەگەر وانە باید ژیانمان لێ تاڵە بوو. ئەگەر ئینسان گوێی لە هەموو وردەکاریەکانی تەنانەت جسمی خۆی بواە، نێتوانی نەک شەو بخەوێ، نێتوانی ئیسراحەتیشکە، هەموو ژیانی ئەبوو بە جۆرێک لە کارگە و لە مۆلیدە و لە هەڵسوڕان و لە میکانیک و لە ژاوەژاوێک کە لە غەیری خۆی گوێ لە هیچی تر نەبوو. لەبەرە خوای گەورە سنووری بینین و بیستنی بۆ وا لێ کردویت کە بتوانی تەحمل کەیت. ئەگەر بۆنی تۆ وا بواە، بۆنی هەموو شتێکە بکردایە، خوای گەورە سنوورێکی بۆنی بە تۆ داوە کە بتوانی لە چواردەوری خۆ بۆنکەی، بۆی کە بتوانی پیسی لە خۆی دوورخەیتەوە، بۆی کە بۆنی خۆش بێ بەسەرتا. ئەو بۆنەی کە ئێمە هەمانە لە سنووری 3 سانتیمەتر دووجایایە، بەڵام بە ئاژەڵێکی وەکو سەگ دوو لە ڕووی جەنابتان 18 سانتیمەتری داوەتێ کە ئەتوانێ 4 لەسەر بلیۆنی گرامێک بۆن کات. یعنی بەس بۆنی ئەو 6 قاتی بۆنی ئێمەیە. بۆیە سەگ بەکارهێنرێ لە هەموو شتێکە. برادێکم هەبوو ئیشی دراوێ کرد، تیجارێکیان لە ئەوروپا پارەیەکم وەرگرت لە کۆمەڵی خەڵک کە بۆیان حەواڵە کرابوو. منیش کە چوومە ناو قتارەکەوە هەروە خستمە ناو ڕفەیەکەوە، فڕێمدا بۆی کە گومانم لێ نەکەن و تەفتیشم نەکەن. ئەڵێ کە پۆلیسەکان خۆیان کرد بە ژوورە لەو شوێنەی کە منی لێ بووم وەستان. سەگەکە نەئەڕۆی. ماوەیەکی زۆر ئەو دەورەیان پشکنی و هیچیان نەدۆزیەوە. دوایی تەلەفۆنم کرد بۆ نووسینگەی حەواڵەکە، وتم تو ئەو خوایە ئێوە ئیشی مخەدیرات ناکەن؟ وتیان چۆن نەزانیت؟ وتم سەگەکە هاو ئالەویانەیە، بۆنێکی کرد و وەستا نەئەڕۆی بە هیچ شتێک. یعنی سەیریکە پارەیەک کە ئەکرێ بۆنی مخەدەراتی گرتە بێ، خۆی مخەدەرات نییە، سەگەکە بۆنێکا و ناڕوا لەو شوێنەیە. بۆ ئەگەر هەشتێکی پیشان بیت، جا پشیلە لەو بە قۆتریشە، پشیلە 21 سانتیم دووجایی هەیە کە بۆنی پێەکە. بۆیە ئەو لە ناو تەنەکەی خۆڵەکەی ماڵەکەی تۆ یاشەکانە دۆزێتەوە. ماڵ و ماڵە گەڕێ بۆی کە بزانێت چێ گۆشتی خواردووە، چێ چی کردووە، چێ بۆنی لێ، چێ بۆنی نییە. زۆر توخنی ماڵی فەقیر ناکەوێ. ئەگەر ئەم بۆنەکە لە دەرەوەی پشیلە بۆنێکە، تۆ لە ژووری نووسنەکەی خۆت بۆ نەکردایە، چی ڕۆیە؟
نەتوانی بنیت. بۆیە خوای گەورە هەموو سنوورەکانی بۆ دیاری کردوین بۆی کە لەوە زیاتر نەڕۆین. ئەو نەشمان پێویست پێیەتی. هەندێک جانەوەر هەیە بۆ نمونە من تۆ ناتوانین جن ببینین، من تۆ ناتوانین شەیتانەکان ببینین، بەڵام ئاژەڵێکی وەکو گوێدرێژ، ئاژەڵێکی وەکو سەگ ئەیان بینێ. بۆیە بینی دەنگیان لە بەرزە بێتەوە لە کاتێکە ئەم شتانە ئەبینن. هەر ئەو ئاژەڵانە گوێیان لە دەنگی مردووەکانی ئێمە ئەبێ پەنا ئەگرن بەخوا کە لە قەبرا عەزاب بدرێن. کەواتە ئەگەر ئێمە جۆمان لێ بواە خۆ بواە کیلۆمەترێک لە قبرستانەکانەوە دوورکەوتینایەتەوە. مێشولەیەکی بەسیط بۆی کە بتوانێت بەچکە بخاتەوە و گەرا بخاتەوە لە دووری کیلۆمەترێکەوە بۆنی خوێنی ئینسانەکات، یاخود هەستی پێەکە. ئەمە خوێنی شیرینە، ئەمە خوێنی تاڵە، لەبەرەوە یەت ڕێک لە بۆری خوێنەکە دەمەکێشێ و دەرزێکی دانێت و خوێنی لێ سەحبەکە. ئەوەی کە 4 ساڵ خیبرەی هەیە وەکو ئەو نازانێت لە بۆری خوێنەکە ئاوا بدۆزێتەوە و بچێتە ناوی. بۆیە ئەم هەستەوەرانە بەڕێزەکانم هەمووی هەستەوەری سنووردارە خوای گەورە بۆی دروست کردوین بۆ ئەوەی کە لێمان تێک نەچێت. هەندێک جار ئەم هەستەوەرانە ئەچن بە هەڵەیە. کەوچکێکە بینی لەناو پەرداخێکە بینی پەرداخەکە عیبی نییە، بەڵام کەوچکەکە شکاوتەوە. لەو شوێنەی کە ئاوی تیان نامێنێ ئەشکێتەوە لە بەر چاوی تۆ کەوچکەکە خوارە، بەڵام وانە. خوای گەورە بۆی کە ئەمەمان بۆ ڕاستکاتەوە فەرمێ وەلەذینە کەفەڕوا ئەعمالهم کەسەراب بقیعة يحسبه الظمآن ماء حتى إذا جاءه لم يجده شيئا ووجد الله عنده فوفاه حسابه والله سريع الحساب. فەرمێ نمونەی کافرەکان کە اعتماد تەنها لەسەر ئەماکەن، ئەیانەوێت خوا ببینن، ئەیانەوێت خوا بێتە بەردەستیان نەعوذ بالله، بە دوای مەخلوقاتی خۆیان ناگەڕێن، وەکو ئەو کەسانە وایە کە سەیری سەرابێکەکەن، تینوشیانە بە دوای دەمیان وشک بووە، بە دوای ئاوێک ئاگەڕێن، لە دوورەوە سەرابێک و شەپۆلێکە بینن یەحسەبه الظەمئان ماء کاچێتە سەری کە سەیرەکە ئاو نییە، بیابانێکی وشکەڵات و ڕق و تەقا، ئەنجا بیابانێکی تر، ئەنجا سەرابێکی ترە بینێ، بە دوای ئەوی شاڕاکاچە ئەویشیش نییە، تا ژیانی تەواوە بێ هەڕاکا بە دوای سەرابە بە ئاوی تێگەیشتین دنیا. کەچی هەر سەرابێ بوو هەموو دەشچین بە خنکان و لە وشکی شەمەلەی مەخلوق لە سووقی دەهردا دوکانی هەر کەس مدەتی عمرە گەوهەردانە بە پشقلدانە مەحوی مامەڵەی مەخلوق. ئەم ئینسانانە بە دوای سەرابەوەن. ئەم سەرابانە وای کردووە لە ئینسانەکان ڕێگەیان لێون بێ، بۆیە جۆرجان ئینسان جورئەتەکە بڵێ یا موسا ئەرینە الله جەهرە، ئەی موسا خوامان پیشان بە، با خوا ببینین، با خوا دەستی لێ بین. ئەی هامان هەرەمێکم بۆ دروست کە با بچمە سەر لوتکەی شاخەکەی و ئەنجا بچم بۆ لای خواکەی موسا و ئارزانم درۆکە موسا، خوایەک لە غەیری من لە ئەرزە لە ئاسمان خوای لێ نییە نەعوذ بالله. بۆیە خوای گەورە بردی بە ژێری ئەرز و بە ژێری ئاوە، لەو شوێنە قوڵەیان نقمی کرد. بۆیە ئینسانەگە بێوێ خوا ببینێ، خوای گەورە نابینێ، چکە فەرمێ لا تودریکه الأبصار وهو يدرك الأبصار. چاو ناتوانێت لە دنیاە خوای گەورە ببینێ، بۆیە ئەبێ بە دوای شوێنەواری دروستکراوەکانی پەروەردگارە بڕوین هەتاوەکو خوای پێ بدۆزینەوە. قال موسى ربي أريني أنظر إليك. موسى فەرمووی خوایە با سەیرت کەم، با بتبینم. قال لن تراني. ئەی موسا تۆ من ناتوانی ببینی. خوای گەورە ئەوە نازیدا بوو بە موسا هەتاوەکو بتوانێ پێی بڵێ خوایە با سەیرێکم. تا ئێستاکەنە جووی لە دەنگی بووە، کردوەتی بە پێغەمبەر، وحی لە بینیان نابووە، کەلیم الله بووە، بەڵام حەزەکات ئەم گوێیە بەم چاوە بە قووەت بکە، خوایە حەزەکەم بشێ بینیم. قال لن تراني. نامبینی لە دنیاە، ولكن انظر إلى الجبل. سيدي أو شاخ بکە، فإن استقر مكانه فسوف تراني. ئەگەر شاخەکە لە شوێنی خۆی نەبزووە ئەم بینیت، سەیری شوێنەواری بینینی شاخەکە بکە بۆ من. ئەگۆ ئەو بەرگی گرت، ئەو تۆش بەرگەهاکەیت. موسا چای بڕیوەتە شاخەکە، فلما تجلى ربه للجبل جعله دكا. شاخ بوو بە کل کە خوای گەورە خۆی پێ نیشاندا. موسا لێرەوە کە بە ناڕاستە و خۆ خوایە بینی لێرە بورایە. فخر موسى صعقة. سينكوبال اتاك، بانيك اتاك، لە ترسا لە شوێنی خۆی بورایەوە، کەم پێوتێن پانیک ستیت.
الرعب ترسێکی ئاوا لە دڵی نیشت بۆیە موسا لە قیامەتا کە زینەوە بێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەبینم موسا بە پای عەرشەوەیە نازانم پێش من هەستاوەتەوە یان دوای من چکە بۆ ئەم پانیکەی ئەم ساعیقەی کە لە دنیاە توش بووە ئەبێ بەقەرە بووی ئەوەی کە لە قیامەتا ڕوەتە بۆ ئینسان ناتوانێت لە دنیاە خوا ببینێ بەڵام خوای گەورە چییە؟ خوای گەورە سەمیع و بەسیرە. ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوێ ئام سنوورەمان پیشان بە جارێکیان سەحابەکان ئەبوو موسای ئەشعەریە فەرمێ لە خزمەتی پێغەمبەری خوایە بووین صلی الله عليه وسلم کە بەسەر شوێنێکا بەرزە بووینەوە و بەسەر گردۆلکەیەکە سەرەکەوتین مانو الله ئەکبەر دەگمان بەرزە کردەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەربعوا على أنفسكم فإنكم لا تدعون أصما ولا غائبا ولكن تدعون سميعا بصيرا قريبا. فەرمی لەسەر خۆ بن هاوار مەکەن ئێوە بانگی کەسێک ناکەن کە لێتانەوە دوورە بانگی کەسێک ناکەن کە گوێی لێتان نییە بەڵکو خوایەکی بیسەری بینەری نزیک لێتانەوەی لەسەر خۆ بن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانەکات کە بینینی ئێوە بۆ خوای گەورە جیاوازە لە بینینی خوا بۆ لای ئێوە. بۆیە کە جبریل لێ پرسێ یا رسول الله ما الإحسان ئەی پێغەمبەری خوا دەرەجەی ئیحسان چییە؟ فەرمی ئەن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. وا خواپەرستی کە ئیساکەنە ئاوا وەساوی لە بەردەمیە ئەتبینێ ئەگەر تۆ ئەو نەبینی ئەو تۆ ئەبینێ. بەرەوە وا خۆت ڕابێنە کە نوێژەکەیت بەرامبەر خوایەکی عەزیم و گەورە وەستاویت سەمیع و بەسیرە. سەمع و بەسەڕێکی وەکوی تۆ نییە ئەگەر تۆ ئەو نەبینی ئەو تۆ ئەبینێ. ئەو ترپەی پێی مێرولەیەک لە شەوێکی تاریکی باران ناویە لە ناو دارستانێکە لەسەر بەردێکی ڕق ئەبینێ و ئەبیستێ تۆش ئاگاد لە دەوروبەری خۆت نییە کە پشتت هەڵکرد ئاگاد لە دوای خۆ نامێنێ. جیاوازە ئەو ئاوەی دڵۆ بەناو درەختەکانە بەرزە بێتەوە چێ بۆ گەڵاکان. خوای گەورە چاوی لەو ڕێڕەوەیە. ئەو مێشولەیی کە إن الله لا يستحي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها. خوای گەورە ئەگەی لە بۆری خوێن و لیمف و خوێنهێنەر و خوێنبەرەکانێتی کە خوڕەکەی سپی یان خوڕەکەی سوور یا هەر مادەیەکی تری تایە ئەجوڵێ. خوای گەورە ئاگای لە وردەکاری هەموو ئەمانە هەیە بەڵام ئێمە هیچ نابینین. بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانەکات کە سنووری بینینەکان جیاوازن. ئەوێ پێمان بڵێ فەرمێت ئینی ئەرا ما لا تەرەون نەکار خوا منیش کۆمەڵە شتە بینم کە خوای گەورە ڕێگەی پێداوم کە ئێوە نایبینین. ئینی ئەرا ما لا تەرەون من شتانێکە بینم ئێوە نایبینن و ئەسمع ما لا تەسمعون شتانێکیش ئەبیستم کە ئێوە نایبیستن. أطت السماء وحق لها أن تئط. فەرمی ئاسمان جێڕەکە ها کە شتێک زۆر باری لێ بنی ئێتە خەریکە ئەشکێ جێڕەیە خەریکە پێشکانەکەی وليس فيها موضع أربع أصابع إلا وملك واضع جبهته ساجدا لله تعالى. هیچ چوار بستێک نابینی لە ئاسمانە ئللا مەلایکەتێ سوژدەیە با بۆ خوای گەورەتیایە. یعنی شوێن نییە شانشانێنی مەلایکەیە شوێ سوزدە بەرێ ئێمە ئەمە نابینی. پێغەمبەری خوا فەرمێ منەی بینم منەی بیستم من جۆم لە جێڕەکەیە ئێوە جۆتان لێی نییە بەڵام بۆمان باسەکە. بۆیە خۆشەویستەکانم خوای گەورە فەرمێ فەلا ئوقسیم بما تبصرون وما لا تبصرون. سوێن ناخۆم بەوەی کە ئیبین سوێنیش ناخۆم بەوەی کە نایبین. زۆر شت هەیە لێتان پەنهانە نایبینن. ئەوەی کە پێم داون بەشتانە و بەستانە لەوە زیاتر مەڕۆن. ئەمە بەسە بۆ ئەوەی کە تانگەێنێتە من بەسە بۆ ئەوەی کە هەستەوەرەکانی خۆتان و لاشەی خۆتان و دەوروبەری خۆتان و خالقی خۆتانی پێ بدۆزنەوە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه وبەرەکاتوه.
بە دڵنیایی تۆ بێ ئاگا بووی لەم ڕۆژ و لەم سەرنجامە. ئێستا ئەو پەردەیەمان لەسەر چاوت لابرد. ئێستا چاوت زۆر تیژ و بەهێز و هەموو شتێک ئەبینێ. ئەوەی کە لە دنیا لێتەوە نادیار بوو ئێستا هەمووی ئەبینێ. بچۆ بازار و اینجا بەس ئالی بەهەشتیش ببینی. ئەو شەهیدە، ئەو پێغەمبەرە، ئەو ساڵحە، ئەو بەڕۆژووە، ئەو لە بابی ڕەیانەوە هاتووە، ئەو لە بابی سەدەقەوە هاتووە، ئەو لە بابی نوێژەوە هەر یەکە خۆی کردو بە دەرگایەکە. ئێستا هەمووی لە بازاڕەیە کۆ بێتە.